لە سەڵامی ئەکادیمی قوتابخانەکانی عیشق و نیلوفەر بەرنامە پلانێکی تایبەت بۆ قوتابیانی پۆلی 12م دانراوە بە شێوەیەک هەر لە سەرەتای ساڵەوە تاوکو ئەو ڕۆژەی تاقیکردنەوەی وزاری ئەنجام دەدەن. ڕۆژانە و هەفتانە لەلایەن مامۆستاکانمانەوە کاتی پێویست بۆ قوتابیانە تەرخان دەکرێت کە بە باشی لەوانەکان تێنەگەشتوون چ بە شێوەی تاک بێ یاخود گرۆپ. بۆ هەروانەیەک مامۆستاکانمان بانکی پرسیاریان ئامادە کردووە و لە کاتی شیکارکردن و وەڵامدانەوەی پرسیارەکان لەلایەن مامۆستاکانمانەوە سەرپەرشتی قوتابیەکانمان دەکرێت. هەروەها لە کۆتایی هەر بەشێک مانگانە تاقیکردنەوە لەوانەکان ئەنجام دەدرێت و لەلایەن مامۆستاکانمانەوە هەڵسەنگاندن بۆ ئەنجامەکان دەکرێت. بۆ تا پرۆگرامی قوتابخانەکانمان پێش تاقیکردنی وزاری پرۆگرامێکە بە ناونیشانی زیرۆ مستەیک، پرۆگرامی بەبێ هەڵا کە قوتابیەکانمان بە شێوەیەکی شتەیەکی دیاریکرا و لە ماڵەوە پێداچوونەی وانەکان دەکەن و پاشان دەگەڕێنەوە قوتابخانە و لە شێوەی تاقیکردنەوەکانی وزاری تاقیکردنەوە ئەنجام دەدەن کە ئەمەش ئەزمونێکی باش دەبێت بۆ قوتابیەکانمان کە سەرکەوتن بەدەست بێنن لە تاقیکردنەوەکانی وزاری.